هەتا دەجێڕنەوە کاتی خۆی پیاو چاچێکە بووە ئەو پیاو چاکە کەسێکی زانا و دانا بە بەڵام لەگەر ئەوەشدا خاوەن حرفە و پیشەیەکە بووە کە ئیشی جۆلای کردیە فەرش و ئەو شتانەی لە بۆ خەڵکی دروست کردیە لەبەرەوە ئیشی ئەوەندە جوان بوو بەڕاستی ئیشەکەی دەکرد سەمعەکی لە ناو وڵات پەیدا کرد بۆ ڕۆژە کەسێکی بازرگان دێتە لای پێی دەڵێ فلان ناوبانجی جەنابتم بیستێ و فەرشەکەم دێ بەڵام ئەو فەرشەی دەمەوێ کۆمەرە مواسەفاتێکی تێدا ئەوەندە ئەستوربی ئەوەندە نەخشەی تێدابی ئەوەندەی نازانم چی تێدابی بە کۆمەرە مواسەفاتۆ ئەش گوتی باشە لۆ دروست دەکەم بەڵام ئەوە هەم وەقتی دەوێ و هەم پارەشی دەوێت لەبەرەوەی مواسەفاتی زۆرە وتی وەقتت چەند دەوێت دەدەمێ پارەشت چەند دەوێت دەدەمێ بەڵام بەمەرجەک دەبی ئەو فەرشە دەرچی کە ئەم دەمەوێ بەڕێزان ئینسان ئەگەر عالم بوو زانا بوو دانا بوو عیب نییە ئیشێ بکە عیب نییە ئیشێ بکە بزانە عولەماکانی پێشتر لەگەرەوەی عالم بووینەوە هەر کەسە و پیشەکیشی هەبووە بە عیلمەکەی نەناسرا بە پیشەکەی ناسرا بەڕێوەی إن الله يحب العبد المؤمن المعترف خوای گەورە عەبد و بەندەیەکی خۆش دەوێت دوو سیفەت تابی هەم ئیماندار بی و هەم خاوەن حرفەک بی و هەم خاوەن پیشەش بی لە بۆ زانانیش وا باشە کەسابەتێکیان هەبی سەرمەزدەرێکی مەعیشەتیان هەبی لەبەرەوەی چاویان نەدەستی دەسەڵات بی نەدەستی خەڵک بی نەدەسەڵات و خەڵک نەتوانن دینی پێ بگۆڕن نەتوانن لە حەقەکەی لای بدەن وەکو سەلەفی ساڵح ڕەحمەتی خوای خوان لێبی ئەو پیاوە بەرزەش وا بە لەسەر دەستی خۆی ژیایە پاش مانگەک شەو نخوونی پاش مانگەک کارکردنی بێ بزرانەوە فەرشەکە تەواو دەبی و کابراایە کە دێ فەرشەکەی تەسلیم دەکا و ئەویش پارەکەی پێدەدا بەڵام چەند ڕۆژیش دەکەوتە بینی کابرا دێتەوە و فەرشەکەی دەینتەوە یەکەو سەر بە دەم و چاوی کابرای عالم داداتەوە دەڵێت و لە خوای ناترسێ پارە نەدایە وەختم نەدایەوە چ فەرشەکە دروست کردیە دەڵێ سوبحان الله زیاتر لە 10 هەتا 20 عیبی لە فەرشەکەی دیتەوە ها ئێرێ ئەو ها ئێرێ و هایە تێوە فەرشەکەی خۆشت بینە پارەکەشم دەوە لەبەرەوەی فەرشەکە لەو مواسەفاتەی دەرنەچوو طبعا کابرای عالم یەک مانگ شەو نخوونی یەک مانگ ماندی بوون ئەو هەموو مەسروفە ئێستاش فەرشەکەت بەسەرت دابدرێتەوە بۆ دەستی بە گریان کرد زۆر عەجیب گریا خۆی پێ نەژیدا چەندی کردی و کردی نەیتوانی گریانەکەی بشارتەوە لە هەڕەشنی گریانیدا کابرا کە دیتی بە شێوەیەکی وا دەگرێ بەزەی بە حاڵی داتەوە تی برام نەبگریێ نەماری خەڵکی سەقەتکە ئێستاوە فەرشەکە لۆ خۆشت بیا ئەو پارەکەش لۆ تو بینامێ نەبگرێ نەماری خەڵکی سەقەتکە ئەش گوتی وەرە بابە وەرە لۆ تۆ زانم لە بۆ فەرشەکەی دەگریم لە بۆ فەرشەکەی دەگرم کە مانگەک شەو نخوونم کردیە و مادی بوون گوتی لۆ چ دەگرێ ئەمزان لەوە دەگوتینە وەڵڵا ئەمنەوە فەرشەکەت و داوا لەمە کردیە بیکەم هەموو قوتی خۆم سەرف کردیە لای خۆی فەرشەکەم کردیە و هیچ عیبی نەبی ئەتو ئینسانەکی 20 عیب لێ دتەوە ئەمە لە بۆەوەی دەگریم ئەدی ڕۆژی قیامەتێ چ بەخوای برێم لە کاتێکەوە هەموو نوێژ و ڕۆژم بەدەم و چاوی دادەتەوە پێم وایە نوێژێکی باشم کردیە ئەگەر ئەتۆکبی 20 عیبی لە ئیشم دینیەوە دەبی خوای گەورە چەند عیبی لە عیبادەتیم بدیتەوە تخوا ئەو تاعەت و عیبادەتی ئێمە دەکەین بەس بە خۆت حەکەم بە لەسەر نەفسی خۆت چەند عیبی لە نوێژەکەت دەبینیەوە چەند عیبی لە سەجدەکەت دەبینیەوە وەچی گوتم بە خۆت لۆ خۆت بکەی قبولی ناکەی وەڵڵا ئەدی چۆن لۆ خوای گەورەی قبول دەکەی شەرم ناکەی حیا ناکەی ناتوانێنەوە هەمومان پێشەنگۆ خۆشم بەرامبەر بە خوایەکی جەل وعەلا ئەوەندە عەظیم و گەورە تۆ ئەگەر میوانەکەت بێتە مارت خزمەتی بکە ئەگەر میوانەکە کەسێکی خۆشەویست و گەورە بی ئەگەر ئەو هەموو سەر حەیوانەی لۆ هەر خۆت پێ شەرمەزارە دەرێ خواردنە لایەقی تو نەبوو خۆت پێ شەرمەزارە ئەدی بەرامبەر خوای گەورە جەل وعەلا